شەقامی هەڵەبجە ئەوەی گەیان کە سەرجەمچین و توێژەکان شان بەشانی مامۆسایان لەسەر شەقامن نوێنەرانیان چ فەرمانبەران چ کاسبکاران چ خانە نشینان چ پێشمەرگەی دێرین ئەوەی گەیان کە هەڵەبجەیەک دەستداوای مافەکە دژی گەندەڵی و نادادی و ستەمکاری ئەوەسێتەوە و هەڵەبجە قەڵای بایکۆت و ناڕەزاییە دڵنیا بنە قەڵایە هەرگیز ناکەوێ چونکە هەموو جەماوەری لەگەڵا بۆیە ئەمڕۆ بینیتان گەرم و گوڕی لە هەموو ڕۆژێ زیاتر بوو لەبەرەوەی دوێنێ بە حسابی خۆیان خەڵکیان غایباوە خەڵکیان سزاداوە بۆی خەڵک پاشەکشە بکە نەخێر خەڵکی هەڵەبجە هەتا فشاری لێ بکەی ڕقەستورترە بێ سەردەمەکانی بەعس و پێش بەعس و دوای بەعسی شایەتن هەر دەسەڵاتێ فشاری لە هەڵەبجە کرد بێ زۆری بۆ هێنابێ هەڵەبجە ڕقەستورتر بووە و بەهێزتر ڕوبەڕووی بۆتەوە ئەو ڕۆژانی تریش کە بە بەرداوایی پیشاندرا ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە بۆ دەسەڵات بەڕاستی دەسەڵات خۆی زۆر لە بەرچاوی مامۆستا و چین و توێژەکانی کەش هێنایە خوارەوە پێ ئەڵێن ئیتر بەسە عیبە وەڵامێک بەرەوە بۆ مناڵەکانە بۆ ئەوانەی کە تۆ خۆت بە خاوەنیان ئەزانی سەرپەرشتیاریانی وەکو خاوەنی گەل ئیتر بەسە عیبە وەڵامێک هاتم دایە مافی خۆمەکەم هاتم دایە مافی دایک و باوکمەکەم دایە مافی مامۆستاکانمەکەم و ئینجاکم ئێمەش حەزەکەن مەکتەب بکرێتەوە بڕێن بە مەکتەب